بیرانی خۆشەویست زۆر خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی GPS-ە لە ناوچەی بتوێن پێکەوە کۆبووینەتەوە. ئەمەی پشتی ئەمای بینن ئەمە شارۆچکەی ڕانیەیە. شارۆچکەی ڕانیە خاوەنی گرنگیەکی مێژووی گەورەیە و تایبەتمەندی کەلتوری خۆی هەیە. ئەم ناوچەیە بەپێی هەڵکەوتەی جوگرافی خۆیەوە ناوچەیەکی کشتتوکاڵیە و ساڵە بەرهەمەیەکی زۆری کشتتوکاڵی هەیە. بۆ زانیاری زیاتر ئەچێ ناو شارۆچکەکە و بزانین لە ڕێی شارەزا و پسپۆرەکانیانەوە ئەم بابەتانە چۆن تاوەتویەکەین. بەڕێزان بینەرانی خۆشەویست ئێستا لە سەرچاوی ئاوی قولایین لە سنتەری شارۆچکەی ڕانیە. لێرە لەگەڵ مامۆستایەکی بەڕێز مامۆستا خالید قادر عەلی، خالید قادر محەممەد ببوورە کۆبووینەتەوە. مامۆستا خالید بەڕێوەبەری مناڵ پارێزە لە شارۆچکەی ڕانیە. سڵاو مامۆستا. خۆشحاڵم کەوا لە ڕێی مامۆستاوە کەوا خۆی ڕانیەیە تۆزێک باسی مێژووی ڕانیە و ساکردنەوەی ناوی ڕانیە و باشن ئەم شوێنە چی ئەم شوێنە گرنگی ئەم شوێنە چییە بۆ ڕانیە کەوا سەرچاوی ئاوی قولە دیارە ئاو هەمیشە گرنگە بەڵام ئاوی قولە دائیمەن کاڵی ڕانیە وەکو شوێنەوارێکیش سەیرەکرێت وەنیە. ئەجا دواییش ئەم گۆڤارە جوانە و بە دیاری بۆ منیە ناوە گۆڤارەکە ڕانێ شاری دەروازی ڕابڕی من یەکەم شت کە گۆڤارەکەم بینی بەڕاستی هێنم کرد وەکو تێبیری لای خۆم وتم بریا هەموو شار و شارۆچکەیەک خاوەنی دەلیلیە گۆڤارێکی لەم جۆرەوێکەوە کەوا تایبەتمەندێتی و مێژوو و جوگرافیای ناوچەکە ساکاتەوە و ئەو گەشتیاریکێ بۆ ئەم ناوە وەکو شتێرگە خوا بیباتەوە وەنیە وەکو ئەم شێوازە و ئەم شێوەیە بەڕاستی لە تەواوی دنیاە هەیە بریا لە ئێمەش شتێکی ئەوە بەردەست بێت. ئەجایتر ئێمە سەرەتا لە مێژوەکەەوە دەست پێەکەین لە ساکردنەوەی گرنگی مێژووی ڕانیە و ناوی ڕانیە و تایبەتمەندی ڕانیە فەرمووە بەسە. سپاس بۆەوە بەخێر بێن لە دەستپێکدا دەستخۆشیتان لێ دەکەم بەرنامەی GPS یەکێکە لەو بەرنامە باشانەی ئێستا لە میدیای کوردیدا دیارە و هەوڵومان دووبوونتان بۆ پاراستنی کەلتور و ناساندنی شوێنەکان جگای دەستخۆشیە. ئەو شوێنەی ئێمە لەین وەک بەڕێزت باست کرد سەرچاوی ئاوی قولەیە کە سەرچاوی کە سەرچاوی یەکەمی ژیان و ئاوەدانی ئەو ناوچەیە بووە و یەکێکە لەو شوێنانەی کە لە مێژووی ڕانیەدا لە گەشەی ڕانیەدا لە ڕانیە ناکرێت جیا بکرێتەوە. کولا لە دامێنی قەدەرچیەوە ڕەش گرنگە کولا لە دامێنی قەڵاتی ڕانیەیە. قەڵاتی ڕانیە کە سەرچاوی ژیان بووە تێیدا مێژووی ژیان بۆ 6,000 ساڵ زیاتر دەگەڕێتەوە. قەڵاتی ڕانیە 200 مترێک لێوانەوە دوورە هەل لە ناو سنتەرایە و ئەم قەڵاتە وەک گوتم مێژووی ژیانی بۆ 6,000 ساڵ پێشتر دەگەڕێتەوە. بەداخەوە لە ئێستادا شوێنەواری قەڵاتەکە بەهۆی ژیانی تازە نەماوە بەڵام لە مێژووی کۆندا 40-50 مترێک بەرز بووە. هیچ ئاسەوارە نبین زۆر بەداخەوە زۆر کەم ئاسەواری تێدا دەبینرێت. ئێمە ساڵی 2010 لەو گۆڤارە توانیمان بە فۆتۆ و ڤیددیۆ چەند شتێکی بپارێزین. ئەم قەڵاتە 50 متر بەرز بووە. چی لێ بووە بنا و گەراج و مەراج و خانووی لێیە بەڵام ئەو سیما کۆنەی قەڵاتەکەی پێوە نەماوە. ئەوەی پێی دەڵێن خانووە قوڕەکانی ئەوێ خانوەکانی چین بوون گەڕەکی باریک مەسەلەن ئەم قەڵاتە تایبەتمەندی هەبووە ڕوبەرەکەی سەرەوەی 8 بۆ 10 دۆنم پام بووە جێگای ئەسب سواری و قەڵا بووە و شورا بووە. زیاتر چی بوون قوڕ بوون زۆرتر قورتیدا بەکار هاتووە. مەسەلەن عەلی سەید گەورانی لە کتێبی العەمار
دەمانەوە بۆ ئامێدی دەڵێ قەڵاتی ڕانیا خانوەکانی چینچینن هاوشێوەی قەڵاتی هەولێرە و ئەو باسیەوە دەکات کە پێ دەچێت لەشکری ئێرانی لە سەردەمێکدا ئەم قەڵاتەی دروست کردبێت کەمە تا ڕادەیەک پشتڕاستکراوە نیە. ئەوەی لام گرنگە ڕانیە لە کۆندا گوندێکی بچووک بووە سەرچاوەکەی لەو قەڵاتەوە بووە پاشان لەگەڵ گەشەکردنی دوو گەڕەکی قولە و ڕەشەمێرێک لە دامێنی ئەم سەرچاوەی ئاوا گەشەی کردووە هەتا ساڵی 1920 کە بەشێک لە مێژووی ئێرە دەنووسرێتەوە مەسەلەن ئەتمۆنس باسی ئێرە دەکات کە ڕانیە ئەو کاتا بەڵێ لێرە بووە حجێگری حاکمی سیاسی ئینگلیز لە دەربەت بووە لە دامێنی چیایی کێوەڕەشە ئاباسیەوە دەکات کە ئەو کاتەی هاتوون بۆ ئێرە ڕانیە سێ ناحیە بووە بە ناودەشت و چناران و ناوەندی ڕانیەوە و دەڵێت ژمارەی دانیشتوانی 12,000 کەس بووە مەسەلەن شاکر فەتاح لە ساڵی 44 دەبێتە قایمقامی ڕانیە خۆتان دەزانن شاکر فەتاح گەنجینەیەکی گەورەیە گۆوارێکی دروست کردووە جا لێرە باس لەوە دەکات کە هاتووە لە سەردەمی ئەودا دەڵێ ناو ڕانیە نزیکی 100 ماڵێک بووە و کۆی قەزای ڕانیە لەو کاتەدا 30,000 کەس بووە ساڵی 1944 بۆتە قایمقامی ڕانیە من دەبێت شتێکت لەسەر ڕانیە پێ بڵێم لە ساڵی 1970 لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی عوسمانی ڕانیە کراوەتە سنجاقێک سەر بە شارە زوور بووە لە کاتی پێکێنانی 1970 کە ناوەندەکەی لە کەرکووک بووە پاشان لەگەڵ حکوومەتی عراقی و هاتنی ئینگلیزەکان ماوەی یەگرانی و قەڵازێ کراونەتە یەکەیەکی سربەخۆ نەقیب پارکەری ئینگلیز حکومڕانی بووە هەر بزەبت کۆیە دواتر لە دەوڵەتی عراقیدا هەتا ساڵی 1956 سەر بە هەولێر بووە ساڵی 56 هاتوتە سەر سلێمانی ئەگەر باشتر بگەڕینەوە دوایە بۆ 200 ساڵێکی تر بگەڕینەوە دوایە ڕانیە سەر بە ئیمارەتی بابان بووە پاشان کەوتوتە ژێر قەڵەمڕەوی پاشای ڕەواندزەوە بەو پێیەی دەربەندی ڕانیە ئەم دەربەندە کە مێژوویەکی ئێجگار دەوڵەمە دووکۆنی هەیە و ناسراوە بە دەربەندی قەرەبائیلۆ وەختی خۆی لە سەرجۆنی ئەکەدیەوە بۆ چەندین بەڵگەی مێژووی هەیە کە لەشکرەکان بێرەدا تێپەڕیون و میربەگی لێ بووە و شوێنێک بووە جێگای پەڕینەوەی بازرگانی و دەواازەیەکی گرنگ بووە لەوێ ڕانیە کۆمەڵە شارستانی کۆنیش هەر لە ئاشووریەکان و هەر هاخامشەکان و مادەکان و هەمووی لەو ناوە بووە لە قەڵاتی ڕانیە دەیان بەڵگە و شوێنەواری گرنگ دۆزراوەتەوە کە هەمووی دەگەڕێتەوە بوو یعنی بۆ سەردەما لە دامێنی قەڵاتی ڕانیە گردێکی تر هەیە ناوی گردە دێمەیە گردە دێمە بە هەماشیەوە خاوەنی شارستانێتێکی تایبەتی خۆیەتی ئەمە جگە لە بۆسکین و سەیداوە ئەو لێگەڕین ئەوەی من لام گرنگە شتێکت پێ بڵێم ڕانیە لە دوای 1920ەکانەوە کە گوتم شارێکی بچووک بووە دێ وردە بە پێی زەمن گەشە دەکات بە تایبەتیش دەتوانم پێ بڵێم لە دوای 1970 و 1980ەوە ڕانیە بەرەو گەشەکردن دەچێت لە ساڵی 1970 لە سەرژمێری 1970 ڕانیەدا ڕانیە کۆی قەزاکەی نزیکی 45,000 کەس بووە ناو مرکزی ڕانی هێش 1970 کەسی لێ بووە نا بەڵام چەند جارێک مەسەلەن بەر هێرشی تۆپبارانی ئینگلیزەکان کەوتووە و دوو جار ڕانیە سوتاوە بەڵام بە تەواوی بڵێ وەکو شارێک وێران کرابێ وێران نەبووە لە چەند ڕووداوێکی گرنگ ئێمە دەبێ باسییان بکەین مەسەلەن لە ساڵی 1922 ئەوەی کە پێی دەڵێن مەجلیسی میلی کە لە ڕەواندز دروست دەبێ و دواتر پەلاماری حاکمی سیاسی ئینگلیز دەدەن لێرە بەناوبانگە بە شەڕی دەربەند کە لێرە پەلاماری ئینگلیز دەدرێ و ئینگلیز تێ دەشکێنرێ و دەتوانم پێت بڵێم یەکەمین دوو ڕووداوی سەردەمی شێخ مەحموود یەکەمین هەوڵی ئینگلیزەکان بۆ لێدانی شێخ مەحموود دینەمر لە ڕانیەوە بووە کاتێک ویستویانە ئەو کاتە قایمقامی ڕانیە ناوی شێخەمینی سندۆڵان بۆ لای بن کەمە چیرۆکێکی دوور و درێژە بەشێک لە ڕەفیق حلمی و ئەحمەد تەقی ئەوانە دەیگێڕنەوە بەشی دووەمی هێنانەوەی شێخ مەحموود لە هندستانەوە دوای ئەم فشارە دێکە لە خەڵکو لە دوای شەڕی دەربەندی ڕانیەوە دێت ئەمە دێ ئەم ڕووداوانە دێت لە دوای هەشتاکانەوە ڕانی بەرەو گەشتەکردنێکی زۆر دەچێت لە ئێستادا ئێمە لێمان تێک نەچێت ناو ڕانیە نزیکی بە 100,000 کەسی تێدانیشتە بەڵێ ڕانیە قەزایە لە 1970ەوە لە ئێستا چوار ناحیەی هەیە 127 گوندی بەسەرەوەیە ڕێژەی کوی قەزاکە زیاتر لە 250,000 کەسی تێدانیشتە جێە لە دوای 2011ەوە بۆتە ناوەندی ئیدارەی ڕاپەڕین کە قەڵاتزێ و ڕانیە کراون بە یەکێکی ئیداری و دەڵێن ئیداری ڕاپەڕین ئەمە دەبێ بگەڕینەوە بۆ مێژوێکی کەی دەوڵەمەند مێژوێکی زۆر کۆنتر کە لە ساڵی 1957 پێش دروستکردنی بەنداوی دوکان
تیمێکی دانیمارکی لەگەر شوێنەوارەکانی عراقی دێن ئەم گردە تورەکە ڕژێنانەی ئەم دەوروبەرە کە بەدەیان گردی تورەکە ڕژێنەیە بەڵێ هاتوون کنەوە پشکنینیان تێدا کردووە یەکێک لەوانە مەسەرەن لە گردی شمشارە لە گردی بازموسیان تەنها لە گردی شمشارە 245 تابلوی قڕینی ئەکەدی مێخی سەردەمی کۆنی ئاشراوە بڵێ هەڵبەت بەشێکی لە دەرەوەی وڵاتە بەشێکی لە مۆزەخانەی سلێمانیا بەداخەوە لە ناو شارەکە هیچی نییە تەنها چەند وێنەیەکمان هەیە ئەوەی بۆ من گرنگە ئەم نامانەی لە شمشارەدان کاک نەهرۆ ڕووداوگەلێکی زۆر سیر دەگێڕنەوە کە خۆشببختانە بە دوو شێوە چاپ کراوە هەم یۆرنگ لە سۆ بە ئینگلیزی چاپی کردووە هەمی ژوەر گێڕاوەتە سەرزمانی کوردی ئێستا هەموو کەسێک کە بیهێوێ نامە کۆنەکانی شمشارە بخوێنێتەوە دەتوانێت بە کوردی ببینێ یعنی ڕووداوی سیاسی ڕووداوی کۆمەڵایەتی ڕووداوی سیخوڕی ینی ڕووداوگەلێکی ئێجگار سەیری تێدایە کە لە شمشارەوە دێ طبعا گردی شمشارە بخۆی حوت چینە و مێژوێکی دوو بەخەتی بسماری نووسراوەتەوە بڵێ باخەتی مێخی نووسراوە هینی ئەکەدیەکان نووسراوە بڵێ باسی پاشایەک دەکەن ناوی کواریە لێرە کە سەر بە شەمسی ئادادی پاشای ئاشووریەکان بوو و کاتە ناوەندی کارگەڕی وە لێرە ئێمە لێمان تێک نەچێت چەندین گردی تورە کڕژێنی تر لێرە هەیە لە کامەم لە دوو گردان لە کامریان لە بازموسیان لە قوڕەشینە مەبەستی چیە دروست کراوە ئەوە هەموو ئەم گردانە شارستانی بۆ کوتەیەک لەسەری بڵێ کات نەهرۆەوەی کە سەیرە چەندین گردی ترماوە ئێستا کنە و پشکنینی بۆ نەکراوە تا ئێستا بە بەردەوام تیمەکانی کنە و پشکنین دێن یعنی تووشی سپرایز دەبن مەسەلەن لەو ماوەیدا کاپێکەوە پێش بەرنامەکە باسمان کرد لە دەربەندی ڕانیا کاتێک پشکنین دەکەن بەڵێ بەرنامەتان کرد مەسەلەن تووسی سپرایز دەبی دەگەڕێتەوە بۆ سەردەمیەکان بڵێ تەنانەت ڕایەک هەیە کە ئەسکەندەری مەکدۆنی شارە تازەکەی ئەسکەندەری مەکدۆنی کە من ناتوانم یعنی ئەوە ئیشی شوێنەوار ناسە پسپۆرەکانە یەکلایکردنەوە ئینگلیز بەتایبەتی تیمەکەی سەر بە مۆزەخانەی شاری لەندەن بوو بڵێ چەند راپۆرتێکیان بە زمانی ئینگلیزی بڵاو کردەوە ئەوان دەڵێن لە بەپێی راپۆرتەکەی ئەوان دەڵێن شارەون بۆکەی ئەسکەندەری مەکدۆنی کە لە دوای هێرشتەکەی گۆگوامیلا یا ئەربەئیلا پێم وایە شتێکی وایە لە 337 پێش زاین کاتێک پەلاماری دارایی ئێران دەدا و ئێران لە شەڕە گەورەکەی مێژووی مرۆڤایەتی ئەسکەندەری مەکدۆنی ڕایەک هەیە دەڵێ تا ڕادەیەک بێرەدا تێپەڕیوە بەپێی ئەوەی کە ئەو شارە یەکلا بکرێتەوە کە شاری ئەسکەندەر بێت ئەگەر چی وە گوتم من ناتوانم ڕاستی قسە لەسەر ئەوە بکەم ئەمە تەواو شتێکی پسپۆریە ئەوەی گرنگە مێژووی ئێرە مێژوویەکی ئێجگار کۆنا و چەندین شاری کۆن لێرە هەیە و نەک هەر ناوەندی ڕانیە خۆی یعنی ئەمە قەزای ڕانیەیە بەڵام چوار ناحیەی بە دەرەوەیە زۆر خۆش لە بێتواتە گرنگ ئەوەیە ئەو مێژووە بەڕاستی بەرز بنرخێڕێت ئەو مێژۆ شوراسە بەڕاستە وانە مەسەن جەنابی لە دووتوی مەسەن لێرە لە دووتوی گۆڤارێکا کۆی ئەەکەیتەوە بریا دەیان گۆڤار و کتێب کەشی بەدوایە بریا ئەو تێکستانی کە بە مێغ نووسراوە تەرجمە کرێنە کوردی ئایم پسپۆرێکمان هەیە لێرە لە کوردستانە کەوا ئەم خەتی مێخی بخوێنێتەوە من ناتوانم وڵامی و خاڵە بدەمەوە بە تەکید دەبێ هەبێ چونکە ئێمە لە بواری شوێنەواری شەم پسپۆرێکی گەورەمان لە ئاستی کوردستان هەیە بەڵام لە ناوچەکە ئێمە گرفتی گەورەمان لە بوارە هەیە ینی با من دووسێ خاڵت پێ بڵێم ئێمە خاوەنی ئەم مێژووە گەورەی بەڵام نەماتوانیوە ئەو مێژووە بکەینە بەشێک لە فەرهەنگی خەڵک مەسەلەن لە دامینی دەربەندی ڕانیە لاکێشەیەک هەیە پانیەکەی مەترێک بە 7 سانتیمەترە لە شوێنەواری عراقی دەڵێ ئەمە یادگارێکی نەڕامسینە لە خوار چیایی دەربەندەوەی سا دوکانێکی لێ لە خوار ئەوەیە و چەند بۆچوونێکی کە هەیە کەنا ئەمە دەگەڕێتەوە بۆ سەردەمی لولو و ئەوەکان کە شوێنەوارەکە تا ڕادەیەک ئێستاش دیارە بەڵام بەرەو وێران بوون دەچی هاوڕێ ئێمە لێرە مەسەلەن لە شمشارە چەندین پەرزگا دۆزراوەتەوە چەندین هەر لە کەلوپەلی کۆنەوە تا ئەو نامە بسماریانە دۆزراوەتە بەڵام هیچی لێرە نییە یان بەش تا کوتەرا ئەگەر هەبێ بۆ ئێمە نەماتوانیەوە بکەینە کەلتو کە دەبێ ئیشی تێدا بکەین دەبێ خاڵێکی تر بڵێم ئێرانیا بەناوبانگە بە دەشتەکەی دەشتی بتوێن یعنی خاکێکی قلیش و بەپیت و تفت و خاکێکی دەوڵەمەندە بە توخمی خۆراکی یعنی بە یەکێک لە ناوچە هەرە کشتتوکاریە دەوڵەمەندەکاندا دەندرێ بەس بەداخەوەی سا مەسەرەن لە دوای ساڵی 2023 نزیکی 7,000 دۆنم زیاتر
مثلا زەوی کشتتوکاڵی کراوەتە پرۆژە و مثلەن خەریکە بەها کشتتوکاڵەکەی لە دەستدا یان ناوچە مێژوویەکەمان خەریکە وێران بن ئەمە پێویست بەوە دەکات ڕاستی هەوڵ بدەین لە ڕێگای چاپکردنەوە بێ لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە بێ ئەوە بینینەوە ناو کللتوری ئیشی تێدا بکەین بیکەینەوە بەشێک لە پەروەردا تۆ ناکرێت لە ڕانیە کەسێکی وەکو فەتەح بەگت هەیە لە سەردەمی شێخ محموددا پیاوێکی تێکۆشەر لێرە بووە بە خەنجەر پەلاماری سیاسی ئینگلیزەدا نەیناسێ تۆ ناکرێ مەسەلەن میرزا مەنگوڕی کە ئەمەی ئەم لەسەر شاخی کێوەڕەش ئەم پانتاییە پێی دەڵێن گۆڕمریەم گۆڕی مێژونووس و شاعیری بەناوبانگی کورد میرزا مەنگوڕی لەسەر ئەم لوتکە ئەم پانتایی ئەو شاخەیە کە پێی دەڵێن گۆڕمریەم ینی مەسەلەن تۆ ناکرێ ئاگاد لە هین نەبێ ئەم قولەی ڕانیە مامەسا ئێمە ئەو بەرپرسیارتە گەورەیمان لە ئەستۆیە چکوبنەوەکانی داهاتوو ئەبێ بزانن ئێمە زۆر جار خۆمان لۆمەی ئەوانی پێش خۆمانەکەی نەگەرچی تەقەلایان کردووە بەڕاستی بە پێی توانەی خۆیان شتێکیان بۆ ئێمە ساح کردووەتەوە بەس ئێستا بەسە کە تیمە نێودەوڵەتەکانیانە ئەم شارەوە پێش چەند ساڵێک ساڵان زانکۆی میشن هاتوتە لای قەڵازێ و یان لەلایەن مۆزەخانەی ئینگلیزەوە تیمێک کات و کامانم بۆ ساخێ بێتەوە ئێمە ئەو بەرپرسیارەتەمان نەکەوێتە ئەستۆ کەوا بکرێتە تێزێک بکرێتە کتێبێکەوە بۆ نەوەکانی داهاتوو کەوا بەڕاستی ئەو شانەکەلتوریە بێتیامانە دروست بێ ئێمە لە شوێنێکین باە شتێکی ئێرە پێ بڵێن ئەم سەرچاوی کولەیە ئێرە لە دڵداری شاعیرەوە بۆ زۆربەی نووسەر و ئەدیب و هونەرمەندە دیارەکان بەشێکی زۆریان بەشێک لە یاداشتەکانیان سەر ئەو ئاوی کولەیە مەسەڵەن دڵداری شاعیر بەشێکی زۆری ئێوارانی یان حەسەن زیرەک بەشێکی زۆری ئێوارانی کە هاتوۆتە ئێرە بۆ ئیتر لە مەسعود محەممەدەوە بیگرە بۆ دەیان کەسی ڕووناکبیر و هونەرمەند هاتوۆتە ئێرە ئێرە ئەو کاتە شوێنی ئێوارانی دانیشتن و مەسەلەن خۆشی و مەسەلەن گردە دێمە شوێنی سەیران و بەڵام ئەمە دەبینی ئێستا مەسەلەن سەرچاوی ئاوی کولەمان خەریکە بەرەو شوێ دەڕوە دەبێ بگەڕینەوە بۆ ئەو ینی ئەو باگراوندە دەوڵەمەندە لە بواری مێژوو لە بواری کەلتور دەبێ شتێکی ترت پێ بڵم تۆ لە سەرەتای پرسیارەکە باسی ناوی ڕانیە بکەن بەداخەوە لە سەر ناوی ڕانیە بۆچونگەلێکی ئێزگار زۆر هەیە ینی تا ئێسامە بۆچوونێکی دیاریکراومان نییە من بە خێرایی چەند بۆچوونێکت پێ بڵێم مەسەلەن بۆچوونێکی کۆن هەیە دەڵێ ڕانیە لە ڕانکەوە هاتووە کە لە قەندیل کەسێک ڕانکەکەی بە ئاوداچوە و لەو سەرچاوی ئاوی کولا هاتوۆتە دەرەوە مەسەلەن بۆچوونێکی تر هەیە بەڵێن بۆچوونێکی تر هەیە پێی وایە ئێرە لە ڕێنیەوە هاتووە ینی قامی شەڵام بۆ ڕێینە بووە شوێنێکی تر هەیە دەڵێن لە ڕێنیا بووە یەکێکی تر دەڵێ لە ئۆرانسەوە هاتووە یەک دەڵێ لە وڵاتی گەرمەوە هاتووە مەسەلەن کەسێکی تر دەڵێ لە ڕەهانشاوە هاتووە بۆچوونی جیاواسەیە بەڵام پێدەچێت زۆربەی ئەوەی ڕێنیە و ئەوانە زۆرتر هین بێ بەڵام من زیاتر زۆر معجیبی ئەو ڕانکەم ڕاستی لەبەرەوەی پەیوەندی بە قولەوە هەیە دەڵێن لە قەندیل ڕانکەکەی ڕۆیشتووە و لێرە ڕانکەکە هاتوۆتەوە دەرێ ڕگەل تەربوویتەوە قرس بۆ نەیدوانێ بڕاتەوە خۆی لێرە دانیشتۆ تاوەشکە بێت و ناکرێ من لە ینی کۆتاییەکان ئاماژە بۆ نەدەم ڕانیە هەمیشە بە شاری ئەوە ناسراوە کە سەرچڵە و گەنجەکانی و خەڵکی ئەو شارە مەسەلەن ڕاپەڕینی 5 ئازاری 1991 مەسەلەن یەکێک لەو گۆڕانکاریە گەورە و یەکێک لەو ڕاپەڕینە گەورانەی دەتوانم بڵێم مێژووی ناوچەکە بە گشتیە کە بۆ ئێرە نازناوی دەواازەی ڕاپەڕینی پێبەخشیوە و لەو ڕابگەڕینەوە دوایە مەسەلەن بۆ ساڵی 1992 بۆ دەیان ڕووداوی کەی شۆڕژگێڕی و لە ئێستادا ئاستی گشەی شارەکە لە ئاستێکی زۆر باشدایە بۆ پێی هەر لە زانکۆی ڕاپەڕینەوە بۆ دەیان دەستگای معریفی و سنتەر و ڕێکخراوی ئەوەی تێدا بەداخەوە گەنج زیاتر گرنگی پێ بدرێ زیاتر بە هەند وەربگیرێ بەڕاستی تاقەیەکی گەورە لەم شارە هەیە دەزانی توانای ئێرە لە ناو بازنەیەک نەسوورێتەوە یعنی یەکێک لە کێشەکانی ئەم شارەوەی بەردەوام تواناکانی لە بازنەیەک دەخولێتەوە جەناب وابزانم ئێمە جاشی تریمان دیوە باز ڕێکخراوەکتانی ڕایاڵی پێڵێن ئەم ڕاڵێ پەیوەندە لەگەڵ ئەمریکەکانە هەیە جایتر من لە ڕێی هاوڕێکم مۆمۆسا حسێن چەند جارێک ئێوە گەنجەکان گەنجە مۆسیقارەکانتان نردووە بۆ ئێوە بۆ ئەمریکا و لەوێ کۆنسەرتیان کردووە ئەم ڕێکخراوە ماوە سیرکە کۆنسرتەکە ڕێکخراوی ئەمریکان ڤۆیس بردبووی بەڵام دەمەوێت باسی ئەو پەیوەندی کەلتوریەت بۆ بکەمەوەی کە سنتەری ڕایڵ دەیکا لە ئێستادا یەکێک لە سیما لە ئێستادا یەکێک لە سیما هەلە کللتوریە جوانەکانی ئەم شارە ساڵانە سازدانی فیستیڤالی نێودەوڵەتی کللتورە جیاوازەکانە کە تا ئێستا 6 فیستیڤالی تێداکراوە بەداخەوە ئەم ساڵ بەهۆی کۆڕۆنا دەنا ئەمڕۆ دەبوو فیستیڤال بە بەهۆی کۆڕۆنا نەماتوانی
زۆر خۆشحاڵم لە شارستکەی ڕانیە لە پەیمانگەی هونەرە جوانەکان جارێکی کە بە دیداری مامۆستا خەلیل عەلی بەڕاستی شاد دەبمەوە. خەلیل عەلی هاوڕێیە ئێمە هەمیشە لە پەیوەندیاوی بەڵاماوەکەی دابڕایێتی دیارە تو خۆ زۆر سەرقاڵەکەم کتێبەکان نەبینم لە پەیوەندیەکانمانە هەموو جارێ باسی هینە دەکەوە منهەجێکی دراسی دروست کردووە بەڵام نەمزانی کاکە تۆ بە خۆت ئینسیکلۆپیدیایەکی سپاس دەکەم. ئەمە هیلاکی کردووی ئەمە لەکەیەوە کاری تیاکەی ئەمە ئەم کتێبانە ئەزمموی 25 ساڵی کارکردنی منە کە وەک مامۆستا کەم ساڵ دەبێتە 26مین ساڵ 27مین بەرەو 27مین ساڵ دەڕێن کە ئیشم تێدا کردو بە تایبەتی لەسەر هونەری منداڵ و لە هەمان کاتیشدا ئەم پرۆگرامێکی زۆر گرینگە لەبەر ئەوەی مامۆستاکان ئێستاگەڕنەوە بۆم سەرچاوێن. بەڵێ جا ئەوەی لێرەدا گرینگ بێ ئەوەیە کە وەزارەتی پەروەردە بە خۆشحاڵیەوە لەگەڵ پرۆگرامەکان و لەگەڵ چالاکی هونەری وەرزشی لە وەزارەت ئەم کتێبانەیان بە خۆشحاڵیەوە وەرگرت و چاپیان کرد و بەڵێ تیمێکی شارەزا پێداچوونەوەی بۆدا کردووە و پشتیشم بۆ بەستۆ کە ئەم کتێبە کتێبێکی کوردیانە بێ. یعنی کتێبێک بێ ڕنگدانەوەی منداڵی کورد بێ واتە خەیاڵبازی کوردی تێدا ڕنگ بداتەوە. ئەمە هەموو ئیتر ئەمە دەرەنجامی بڵێ زادی ئەزمموی خۆتە ئەزمموی ئەو ساڵانێ و ئیتر گەڕایشی تەوە بەسەن بۆ ئەو بنەما ئەکادیمیە بێگومان ئێمە لەسەر سێتەوەرە ئیشم کردووە. یەکەمیان لە دنیادا چی دەگوزارێ واتە لە بواری پرۆسەی پەروەردەدا و لە بواری دیداکتیکدا و تازەترین پرۆگرام تازەترین سیستەم بۆ پەروەردەی هونەر چ باشە و سەرکەوتنی بەدەستێناوە ئەمەم لە بەرچاو گرتووە. دووەمیشیان منداڵی کورد حەزی لێ چییە؟ سێمیشیان مامۆستایی هونەرمەندی کورد پێویستی بە چییە؟ کە ئەمە لێرەدا جگەلەوەی باسی مێژوو دەکا باسی شێوازی کارکردن دەکا واتە ئەمە ڕێبەری مامۆستایە و لە هەمان کاتیشدا لە زارۆخانەوە تێداتی تاپۆلی دا و لە هەمان کاتیشدا دوو پرۆگرامم داناوە بۆ پەیمانگەی هونەرە جوانەکان بۆی ئەم پەروەردەی هونەرە لە پەیمانگاش بخوێنرێ وەکو دیداکتیک واتە ڕێواگاکانی وانەگوتنەوە بۆی بزان کە تەڵەب خوێندکارێک لە پەیمانگەی هونەرە جوانەکان دەردەچێت چۆن بتوانێت مامەڵە لەگەڵ پرۆگرامێکی ئاوادا بکات. مامۆستا خەلیل جەنابەت زۆر فرەلایەنە هاتوونتە ناو ئەم کایە ڕۆشنبیریەوە کایی هونەرە من هەموو جارێک کە تۆ کە باسی ئەم پرۆژە لەگەڵاکرد من کاکم بیکەوتەوە کاک ئازاد شەوقی ڕەحمەتی ئەو کە دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغایە و یەکێکە لە بڵێن لە یەکەم گروپی هونەرمەندانی جەنابەت دەزانی هونەرمەندانی کورد کە بەشێکی ئەکادمی هونەریان خوێن بەڵام ئەو کێتەوە ئەویش ئەو بەرپرسیاتە لە ئەستۆ گرێ ئەو هەروەکو هونەرمەندێک نایەتە بۆ سلەیمانی ئەو بەڕاستی وەکو مامۆستایەک کە چۆن بتوانێت کۆمەڵە کادری وەک پەروەردکارێک ئیشی زۆر لەسەر دروستکردنی ئەم مەنهەجە کرد بەڵام بەم چڕوپڕی جەنابەت ئەیکردەوە بەڕاستی ئێجابۆیەت ئەمە شایانی دەستخۆشی شایانی بەرزنرخاندنە بریا ئەم شتەش لەلایەن دەوڵەتەوە لەلایەن قوتابخانەکانەوە لەلایەن بەڵێن وەکو مەنهەجێکی دراسی بەرز بنرخێنرێت چکو من ئەزانم ئەمە چ بەهاکیە و تۆ خۆ زۆر چاکتەدا لەبەرەوەی تۆ خوێنەتیاوە ئاوەنیە یەک شت زۆر گرنگە کاگنەڕۆ یعنی لێ ئەم کتێب ئەم پرۆگرامە گرنگەکەی لەوەدایە کە کوردێک نووسیوێتی دووەمیشیان پرۆگرامێکی کوردیانی تەرجومە نییە تەرجومە نییە ینی من هاتووم سایکۆلۆژیای منداڵی کوردم هێناوە بزانم منداڵی کورد حەزی لە چییە مامۆستای کورد چی دەتوانێت بکات ئەو ژینگە لەبارەی کە لە کوردستاندا هەیە ئەو هەموو هونەرمەندە نازدارەی کە کورد هەیەی هەر لە کۆنەوە تا ئێستا هێناومە هەم وەکو مێژوویەک و هەم وەکو لۆکیشنێکی شێناومەتە بەرچاوی هەم منداڵی کورد هەم وەک مامۆستا کە بتوانێت منداڵی کوردی پێگۆشکا و پێپەروەردەکات. دەست خۆش بێ بریام مامۆستاکانی بواری هونەر چ لە پەیمانگا چ لە ئەکادمی هونەر جوانەکان ئێستا خۆشبەختانە لە کوردستانە چەند ئەکادمیەکی هونەری هەیە بەڕاستی کاچی پێی تۆ هەڵگرتنەوەمان و بەرەو بەم مەجالە بن لەبەرەوەی کەوا هونەر ئێتپایەکی گەورەی ڕۆشنبیریە کەوا باڵن ژیانمان تۆزێ ڕەنگەڵاکات تەڕبڕیەکات جوانتری ئەکات کولتور و فەرهەنگ بەرەو پێشەوە دەبات ئەبێ بە هەند وەرگیرێت جەنابەت دەستی خۆش بێت.
عزیزان ئێستا لە دەربەنی ڕانیە لە نزیک یەکێ لە شوێنەوارەکانی ئەم ناوچەیەین کاک بەرزان بایزمان لەگەڵایە پسپۆرە لە بواری شوێنەوارناسی ئەم ناوچەیە ئەوەی بۆ من گرنگە ئەم ناوچەیە گرنگێکی مێژوویی هەیە چەند شوێنەواری لەم شێوەی هەیە لەم ناوچەیە ئێمە لە سنووری ڕاپەڕین لە سەرەتای کارکردمان لە ساڵی 2012 کە دەستمان پێکرد کێماڵی سنووری ڕاپەڕین بەسمان قەزای ڕانیە و قەڵازەیە هەردوو بە هەموو بەڵێ بە هەموو ناحیەکانەوە سەرتا نزیکەی 75 ناوچەی شوێنەواریمان هەبوو دواتر لە ڕێگەی تیمێکی فەڕەنسیەوە دەستمان کرد بە تۆمارکردنی ناوچە شوێنەواریەکان نزیکەی 350 ناوچەی شوێنەواری تازەمان تۆمار کرد بەڵێ بە سیستەمێکی نێودوڵەتی کە ئەو ناوچانە لەسەر نەخشەی گوگل ئێرس تۆمار دەکرێن ئەم پرۆژە هێشتا تەواو نەبووە تەوان هەموو سنووری پارێزگای سلێمانی دەگرێتەوە بەڵام لە زمنی ئیدای ڕاپەڕین کۆتایی پێهاتووە چاوەڕێی ئەوەین کە بەشەکەتری سلێمانیش تەواو بێ و ڕابگەندرێ لە هەموو کوردستاندا ئێمە لە 2014ەوە دەستمان بەکاری هەڵکۆڵین کرد لە هەندێک لە ناوچە شوێنەوارانەی کەوا تۆمار کراون وەکو شوێنەوار کۆمەڵێک کەلوپەل و پارچەی شوێنەواری زۆر کۆن و کۆمەڵک دەستکەوتی مێژووی زۆر گرنگمان هەبوو لەو دەفەرەدا ئەی شوێنوارەکان ئەتوانی بە دەقیقی پیاڵی مەسەلەن ئستا ئەمە لەم نزیکانە چیکایە من ئەزانم بەڕاستی پێشماوەیەک بەرنمەیەکمان کرد لە قەڵازێ ئەو ناوەش تر خۆی بۆ خۆی کۆمەڵێک قەڵایە کۆمەڵێک شوێنەواری زۆر کەوا گرنگێکی زۆری هەیە هەر تەنان شارێک لەو ناوە دۆزراوەتەوە هاوشێوەی ئەوە هەیە لە ناوچەی بڵین لە ناوچەی ڕانیە طبعا ئێمە دوایە کە دەستمان کرد بەکاری هەڵکۆڵین لە نتیجەدا کۆمەڵێک ناوچەی شوێنەواری زۆر گرنگ بە دیارکەوتن لەوانە بەڵێ لەوانە گردی تلێمان هەیە لە نەحەی بێتواتە کە دەکەوێتە ناو سەر و چاوە گردی تلێ هەتیمێکی هەنگاری زانکۆی ئیتفۆژ لۆران کاری هەڵکۆڵینی بۆ کرد نزیکەی 3 ساڵی ڕابردوو کاری تێدا کرد کۆمەڵێک کەلوپەلی سەردەمی ئاشووریەکان دۆزراوە هاوشێوە هەندێک کەلوپەل و پارە دۆزراوە کە هاوسەردەمن لەگەڵ ئەوەی کە لە خەڵاتگەی دەربەندی ڕانیە کە نزیکە لێوە وە بە هەمان شێوە لە خەڵازێ قەڵاتی دینکەمان هەیە کە تیمێکی ئەڵمانی کاری هەڵکۆڵین و پشکنینی بۆ ئەنجامدا کۆمەڵی کەلوپەل مۆر پارەی سەردەمی ئاشووری دۆزراوەتەوە دوای دروستکردنی بەنداوەکەیە کۆمەڵێک شوێنەواری ژێر ئاو کەوتون لەم ناوچەیە بەهۆی دروستکردنی بەنداوی دوکانەوە زیاتر لە 70 بۆ 100 ناوچە تەبەنەوە بە مەزەندەیە لە بەرەوەی هەمویان تۆمار نەکرابوون ژێر ئاو کەوتون کە ئەمە بووە هۆی مەسەلەن لە ناوچوونی مێژووی بەشێکی مێژووی ئەم دەفەرە بەڵام خۆشبەختان دەمێ بڵم کۆمەڵێک ناوچەی زۆر باشمان ماوەتەوە هەر لە نزیکی ئەم بەنداوە کە تیمەکان کارن تێدا کردووە وە گردی شم شارەشمان هەیە کە 16 چینی شوێنەوەریە چەند دوورە لێرەوە لێرەوە هەر نزیکەی 4 کیلومتر 5 کیلومتر دوورە نزیکەی بەڵێ بەرەو تیزای ئێرانیا بەرەو ڕۆژئاوا نزیکەی 16 چینی شوێنەواریە کە ئەمە شتێکی زۆر گرینگە لە مێژوودا لە بەتایبەت لە بواری شوێنەواردا کە 16 تەبقە یاخود چینی شوێنەواری تێدا کەم بەسمان لە 16 سەردەمی جیاواز کە خەڵک تێدا ژیاوە ئەمەش گرنگی ئەو ناوچەیە دەردەخات من کاتی خۆی بەڕاستی لێ چێلو پسپۆرە بێیانیانە پرۆفیسۆرێک بۆ ئەوی کەوا لە قەڵازێ کاریە کرد لە زانکۆی میشنەوە هاتووە یانۆشا ناوی ڕاستە وایە بۆ وتم گرنگی ئەم ناوچێ ئێمە لە مێژووە بەڕاستی دەربارەی گریکی کۆن و دەربارەی ئارامەکانی میسر و ئەمانە زۆر ئەگەر بەراوردیکەی ئەم ناوچەی لەگەڵ ئەوانە چەند گرنگە ئەو دەڵێ ئەگەر گرنگتر بێت کەمتر نییە بەڕاستی لەبەرەوەی ئێرە هینێکە ئێرش ئەم شوێنەواران دەست لێ نەدراوە ئەوان بە ڤێرژینی ناوەبن پاکیزەیە با بڵین وانە جا لەبەرەوە ئێمە خاوەنی گەنجینەیەکی گەورەی شوێنەواری ئەمانە چۆن ئەپارێزرێت چۆن سوودی لێوەری بۆ گەشت و گوزار بۆ نمونە چۆن ئایا کروتانە هیچ وەکو چاپەمەنیوانە سووتان لێ کە گەر گەشتیارێک بێ بۆ ئێرە لەگەڵ خۆیان شتێک بەرێتەوە کەوا گرنگی مێژووی ئەم ناوچەیە طبعا
ئەو پرۆژە شوێنەواریانە کە ئەنجام دەدرێن بە تایبەت ئەوانەی هەڵکۆڵین بەگرێ بەستێکە لە نێوان حکوومەتتی هەرێمی کوردستان بزات بەڕێبەراتی گشتی شوێنەوار و ئەو تیمانە یاخود ئەو جانکۆیە ئەم گرێبەستە بۆ ماوەی چەند ساڵێکی دیاریکراوە یا 3 ساڵە یاخود 5 ساڵە دوای ئەو کاتە کە پرۆژەکە تەوا بوو ڕاگەاندنێک دەکرێت بۆ پرۆژەکە لە دوای ڕاگەاندنەکە یعنی ئێمە دەتوانین دەرەنجامی پرۆژەکان بەکاربێنین بۆ هەر بوارێکە خۆمان بەسمانە یاخود ئەو ناوچەیە بەکاربێنین بۆ هەر بوارێکە خۆمامە بەسمانە بەنمونە قەڵاتگەی دەربەندی ڕانیەمان هەیە ئەمە بەنیازین بە هاوکاری لەگەڵ مۆزەخانەی بەریتانیا لەگەڵ بەڕێبەراتی گشتی شوێنەوار کە سیازی بۆ بکەین و بیکەین بە ناوچەیەکی گەشتیاری مێژووی طبعا ئەمە زۆر گرنگی دەبێت بەڵام دەمەوێت ئاماژە بە یەکشت بکەم بەداخەوە کەمێک ڕێژەی تەجاوزاتمان هەیە لە دەفەرەکەدا کە خەڵک بە ناوشیاری زیادەڕۆی دەکاتە سەر ناوچە شوێنەواری مێژوویەکە. سروشێکی ڕەنینی شارۆچکەی ڕانیە جارێک کە لەگەڵ مامۆستا خەلیل عەلی کۆبووینەتەوە لەبەری مامۆستا خەلیل بەڕاستی وەکووت میسکلۆپیدیایەکە بۆ خۆی و لێ وێڕای هونەر خولیای سروشتی هەیە خولیای گوڵی هەیە خولیای تەیر و باڵندە و باڵێن پەرەندەکانی ئەم منتیقەی هەیە جەنابەت خەریکی کتێبیت. بەڵێ من ئەو بیرۆکەی بڵین پۆلیانکردنی ناوچەکە بۆ دەگەڕێتەوە کە ئێمە وەفدێک هاتن بۆ ئێرە سویدی کۆمەڵی خوێندکاریان لەگەڵ بوو وتیان باشە ئێوە ئەو سروشتە دۆڵەمەندەتان هەیە کوایچ کتێبتان هەیە لەو وارەوە ئیدی بەڕاستی من لە خۆمەوە شەرم گرتمی ینی نە هیچ کتێبێکی نەفۆتۆیەک نە هیچ ئیدی لەوە دەستم پێکرد لە 2006ەوە یەکسەر بە پۆلیانکردنی گژوجیا و ڕۆک و دواتر باڵندە و دار و ڕۆک و هەرچی کەوتە بەردەستم فۆتۆم لێ هەڵگرتەوە بەست تەنها هی ئەم ناوچێ سنوورەکە بەگشتی سنوورەکە لە قەمتەرانەوە دەست پێ دەکات تا سەنگەسەر کە قەندیلیشی دەگرێتەوە لەگەڵیدا بەڵێ کە ئەوە تقریبەی باڵندەکان 200 باڵندە لە خۆ دەگرێ کە کتێبەکانی تریش بڵین لە ڕێگا ئەوانی ئیشی لەسەر دەکەین خولی هەیە سەیرە ینی خۆی ئەمە بەڕاستی کاری کەسێکی زیندەوەرناسە کەسێکی بایۆلۆژیکالە با بڵێ لە بواری ڕۆک ناسیە بەڵامی تۆ خۆ تەڵاوەتە ناو ئەم دەریایەوە شتێکی زۆر قرس بوو بۆ نمونە ئەگەر لە کتێبی ڕۆکە سروشتیەکانی ڕانیە باس بکەین 4000 سەرچاوی تێدا بەکاراتوە 4000 سەرچاوە لە ماوەی 10 ساڵدا نووسراوە تا 2006 تا 2016 و 400 جۆر ڕۆک لە خۆ دەگرێ و لە هەمان کاتیشدا ڕۆکەکان هەمووی پۆلێن کراوە کلاسفیکیشنی زانستی بۆ کراوە بە کوردی بە عەرەبی بە فارسی بە ئینگلیزی کە ئەمەش وەکو زانستگەیەک زانستگەکان دەتوانن زۆر بەباشی سوودی لێ ببینن حتا لایەنە سوودە پزیشکەکانیشی لە بەرچاو گیراوە کە لە ڕووی پزیشکی و سوودێکی بەڵێ قەداکەی گەڵاکەی ڕۆکەکەی بڵین ئێمە زۆرناتکمان هەیە زۆرناتک یەکێکە لەو ڕۆکە زۆر نایابانەی کە دەتوانێت دڵ بپارێزێ لە قەستەرە و لە جەڵدەی دڵ کە ئەمانە هەموو ڕۆکی زۆر باشن ڕۆکی زۆر چاکن تو هەر ناوە کوردیەکانیش ناوە کوردیەکان بە هەر بە هەر چوار دیالکتیکە کوردیەکانی تێدا بەکار هاتووە و باڵندەکانیش بە هەمان شێوە 200 جۆر باڵندە لە خۆ دەگرێت کتێبەکە و ئەم باڵندانە دابەش بوون بۆ 3 جۆر بڵین کۆچەریەکان ئەوانەی کە کۆچ دەکەن و چەمانگێک لای ئێمە دەمێنەوە دەڕۆن و ئەو حاجی لەغڵاق بەڵێ ئەو ڕێیکەوە کەی بۆ ڕانیە پێی بەناوبانگە بەسەر داکتەلەکانەوە بەڵێ زۆر بەناوبانگە هۆکار چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە بڵێ ناوچەکەمان بە مار بەناوبانگە بەڵێ کانیماران کە چەندین جۆر مارمان هەیە لە ناوچەکەدا و لە هەمان کاتیشدا گیانلەبەری ئاویشمان هەر زۆرە کە سوود لەوە دەبینێت وەکو خۆراکێکی سەرەکی بەکاری بێنێ
و باڵن کتێبی باڵندە چێویەکان ئەویش 3500 سەرچاوی تێدا بەکار هاتووە کلاسفیکیشنی زانستی تەواوی بۆ کراوە و هەموو وردەکاریەک لە ناو کتێبەکەدا خراوەتە ڕوو گەڕاویتەوە بۆ ئەو هەموو سەرچاوەیە بەڵێ 3000 چەند 500 زمانەکان چییە زمانی عەرەبی و من سوودم لە نەخێر کەمتر سوودم لە زمانی عەرەبی وەرگرتووە زیاتر من سوودم لە کتێبە زانستیە مستەشریقەکان و گەڕیدەکان وەرگرتووە بە تایبەتی ئینگلیس کە زۆر گەڕاون و هەروەها ئەڵمانەکان زۆر گەڕاون و سویدیەکان زۆر گەڕاون کە ئەم سێنەتەوەیە زۆر بەباشی کاریان لەسەر ژینگە کردووە جا هەم ژینگەی ئاسمانی هەم ژینگەی سەرزەوی ژێرزەوی کە ئەمانە زۆر بەباشی کاریان تێدا کردو و کە ئێمە بۆ خۆتان دەزان کە ئەو وڵاتانە مێژوویەکی دوور و درێژیان هەیە لە گەڕان بە دوای زانست و زانیاری و لێکۆڵینەوەدا کە ئەمە ژۆک و لێکۆڵینەوەیەک دەچێتە ناو خانە و ناو کتێبخانەی کوردیەوە دیارە بەنداوەکە لێرە دروست کراوە و ئەمەش کۆمەڵێک بەشێ لە سروشتەکە ژێر ئاو کەوتووە تۆزای باڵن دیمۆگرافی ناوچەکەش تۆزە گۆڕاوە وانە کەش و هەوا کەش ڕۆژ دوڕژ بەرەو گەرمیە ڕوات ئەمە کاری کردوێتە سەر ئەوەی کەوا باڵین تەیر و پاڵندەکان ئەم ناوە بەجێ بێڵن یا مەسەر ڕێژیان کەمتر بێتەوە یا مەسەر گوڵ و شتەکان پێکاتەکانیان بگۆڕێ خاڵێکی زۆر گرنگ کە دەمێت لێرە ئاماژەی پێ بدەم لە دوای ڕوخاندنی 5,000 گوند لە کوردستاندا ژینگەی باڵندەکان تێکچوو نەک ژینگەی باڵندەکان تێکچوو بەڵکو ژینگەی و سروشتی کوردستان تێکچوو بە یەک جاری بەڵام لە دوای ڕاپەڕینەوە خۆشبەختانە گوندنشینەکانی ئێمە یەکێکن لەو گوندنشینانەی کە زۆر ژینگە دۆستن دوایش دەگەڕێنەوە بۆ دەگەڕێنەوە بەڵێ ئەمە یەکێک لە خاڵە زۆر باشەکانی میلەتی کووردە کە زۆر ژینگە دۆستە بۆ نمونە ئێمە دۆڵە ڕقەمان هەیە دۆڵی شاورێمان هەیە دۆڵی سەرکەبکانمان هەیە منتقەی بێتواتە و دۆڵی خۆشناوەتیمان هەیە ئەمانە تاکە منزڵی ژینگە و سروشتی ناوچەکەن کە تێیدا باڵندە و گیانلەبەر و دار و درەخت و گژوجیاکان تێیدا ماونەتەوە. بینەرانی خۆشەویست ئێستا لە دۆڵی شاوەرێ لە گوندی دارەبەنگ لە ماڵی مام قدری دانیشتوین خۆشبەختانە لێرە خواردنیکی کوردەواری خۆمانەکرێت جابزانم ئەم دادەیە ئەم خواردنە چییە و چۆنی دروست کردووە و پێمان بڵێ ناوی چییە جارە واللهی ئەوە گەنمە ئەوە گەنمەکەی ئادەکتین و ئەوە سەراگری دەنین و ئەمە لە گەنمە کوتای خۆشمانە چێ بەڵێ ئەوە دای کۆلینین و بەڵێ بزنە دۆشین و دەیکەینە شیر و شیرەکەی ئێوێنکەکەین و ئەگەر ئێوێنکن کە مەشکەیەکەین و مەشکێ دۆیەکەی لەسەر ئاگریدا دەنین و ئەنجاگەردون لەسەر ئاگریدانە ئەو شیرێژەکەوی تێ و داندۆکێ پێکەین و ئەمە داندۆژی پێڵێ ئەمە داندۆکێ پێکەین ئەم گەنمە شیرەکە کە کراوە بە چی شیرەکە ئەکرێتە ئەماست ئەکرێ ماست ماستەکەشە مەشکێکەی دەی ژینین و چی دەی کوڵینی دوای ئەوە ئەو شیرێژەی لە ڕاوەکێکەین ئەو شیرێژە لە ڕاوەکی دەکەین و داندۆکێ پێ دەکەین و دۆینێ پێکەین و ئەی باشە هەر سیرێژەکەیتە ناوی و دوایی هیچ جیاوشتی تێناگەین هیچ بەزڕوونەکەی تێدەکەم و ئەوە جوازە لەگەڵ شتی دیکە هیچ خواردیکەی کوردەواری چیکە هەیە جگە لە داندۆ جا دۆینەی لێ ئەەکەی و بەڵێ دۆینەی لێکەین و دۆینە شەرها گەرمی وە سەراگری دەنین و شیرێژەکەی دەبەر دەکەین و تێکێ دەین و ئەبیتە دۆینە بینە دۆینەکە شلترە لە داندۆکێ داندۆک بەس ئەو خواردنە بەڵێ ئێستا زوو دروستیەکەن یا ئەرێوەڵامان زۆر دروستەکرا لەبەر برنج و شلەکە هەموو شتێکم بۆتەوە بەخوام بەخۆی خۆشخۆشی لێ دەنێم ئەی پیاوەکە دەڵێکی حەزی لێتی خۆ ئارێوەڵ ئاویش دەخواوەکومە گۆشتی تێکرێ دەمەیا ئەوە جوازە گۆشت بەتەنێ لەگەڵ گەرمیەکرێت ڕۆن و ئەمانشی تێنا ڕوونی سەراگرێنێم ڕوونەکەی داغەکەم دەی قرچینمەوە ئەوزاری بەسەرداکەم و تێکێ دەم وەکو شیرێژە ڕوونێ
ئیتر سیرێژەکەیت لەگەڵی شیاکوڵی یەکسەر کە ئەمە ئەگەر ئەوم تێکرد تێکی دەدەم و جا ئەو زاری دەستینمەوە هەنجینە ڕوونی بەسەردا دەکەم ئەو زاری دەخۆی هەنجین ڕوونیشی بکەی بەسەرە نانا ڕوونەکەی ڕوونی بەتەنێ ڕوونی بەتەنێ داغ دەکەم ڕوونی خۆماڵی ڕوونی ئیشکەنا ئێوە شتەکانتان هەمووی خۆماڵیە بەڵێ هەمووی خۆماڵی ئەوە کەشکانیشی لێ دروست دەکەین لەو شیرێژەی و کەشکانیش ورد دەکەین و دەیکەینە دۆ دۆژەکەینە دۆینە و ئەوە گەرمە سەرکەنین و تێکی خواردیکە چی کوردەواری چی کە هەیە ڕاو دروست دەکەن و قڕاو جا قڕاز جوێزە قڕاو پەلکە پیواز ورد دەکرێت ئێوەش هەتانێ دروست ئارێ وەڵا قڕاویش دروست دەکەین لە ماستی بەڵام لە ماستی دروست دەکەین پەلکە پیوازەوە دەکەین و ئەناو گۆشتەکەین و سەراگرێنین و کفتە و یاپراغۆمانەتان نییە ئەوەش با ئاپراغ کفتانی لەوە کفتانیش دۆی سەراگرێنین و قڕاوی تێکەکەی دروستیەکەن ئەوی شار بە ماستەوە نیە با ئەویش بە ماستی بڵێ بە ماستی دروست دەکەین تێکێ دەین و کفتەکانی داوینێ و گۆشتی داوینێ و بەس خۆش دیارە هینەوە گەنمەکەش نەرم بووە گەنمەکە کولیوە بەس تۆزەك شلە شل بۆچی لەوانێ ئاوی زۆر بێ ئاوی زۆر وەرێ وەڵڵا کولینی بڕووکە کامەیە بەس گەلێکیش نە ئەوە ڕوونەکەی بەزر بوو ئێشتانیش کەمە بڕێکی دی پێدا کەم گەنجە جوانانە گروپتان دروستکردی هەرس بۆ ئەم بابەتە کۆبوونێت وەڵای ئێمە هەردوو خۆمان گروپمان هەیە گروپی گیتاری سەنتەری چالاک و بەنجانی ڕانێ چالاکیش تشمان زۆر کردووە گروپمان هەیە بەڵێ ئیتر ئەمڕۆ ئەوەنداوی ڕاگەشتین بێن ئەگینا زیاترێک بەس بەپی کات و زروف و گونجان ئەوەندە بووی کرا ئەوەندە دەستان خۆش لە پڕوو لە پێ هاوڕێن هەموو خوێندکاری پەیمانگای هونەر جوانەکانی یاتایەتی شتی کە بکات و بەڵام مۆسیقا و هیوایەتی وەڵاهی هەمانە تەڵەبێ هەیە لە جامیعەی هەیە مامۆستا ئیتر هەیە دکتۆرە هەیە ئیتر خەڵکی ئاسایی ئەنواعی تێدایە جەناب مامۆستای لەوێ وە نییە بەڵێ من مامۆستا ئیتر ڕۆژانە پرۆڤایان لەگەڵات بەڵێ چ
چەند تەلەبێکی هەیە واللهی ڕۆژانە لە ئێستادا لەبەر حاڵەتی و نەخۆشیشتە نزیکی هەشت تەڵەبە دێ بەڵام ساڵانە ڕابردوو زیاتر لە چل کەس هەر ئەم شێوازی پۆپی وینەکەن بەڵێ من خۆم زیاتر پێم باشە گەنج چونکە حەزی لێ گۆرانی بڵێ لەگەڵ گیتارەکەی من ئەو ستایلم گرتوتە بەر ئەڵبەتەوە لەنەو کوردستاندا پێمابێ کەس نەیکەدا خۆم کردەوە بەڵام ئەگەر کەسێک بچێت بۆ زانکۆ هوەریان بچێتە پەیمانگاکان من هاوکاری یەکەم کە کلاسیک بخوێنێ اینجار بۆی لەوێ دەرسەکان بکەن چکە خۆشم لە پەیمانگاش مامۆستای مۆزیکی بکەن مامۆستا دەستان خۆش بێت بەڕاستی ئەمە مای شانەزیە کە لە دەروی خوێنگا هونەریەکان خەڵکێکەیە وەکو هیوایەت مۆزیک گەژێنێت و دوجار لە بە هیواتیش نامێنێتەوە بەرە پرۆفیشناڵ بوون ئەوە کۆبنەوە و گۆرانیتان هەیە و کلیپتان هەیە و بنانی خۆشەویست من لێرە لەگەڵ پارچە مۆسیقایەکی کە کۆتایی بە بەرنامەکە هێنم هیوادارم کە جێ ڕەزامەندی ئێوە بێت